سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە بەرنمەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا لەگەڵ ئێوەی بەڕێزدا ئەم جارەشیان بە کاندیدێکی بەهێز بە کاندیدێکی چاونەترس بە کاندیدێک دەیەوێت لە ململانەکانی سلێمانیدا دەنگی دەنگدەرانی بەدەست بێنێت و ببێتە دەنگ و ڕنگ و پێگەی ئێوە لە پەرلەمانی کوردستاندا بە دەنگدانی ئێوە ئەم کاندیدە بەهێزانی پارتی دیموکراتی کوردستان دەچنە پەرلەمانەوە و پێداگیری لە مافەکانی ئێوە دەکەن لەو مافانەی کە چەندین ساڵە کێشە و گرفتیان بۆ ژیانبوونی ئێوە دروست کردووە. چرا شەماڵ کاندیدی ژمارە 12 لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمان دەبێت. چراخان بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ میواندارێکەکان. هەر بژین. چراخان کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بەهێزن، چاونەترسن، پڕن لە ئینێرژی و بڕوا بەخۆبوون. بەدڵنیایی گرنگە بۆ پارتی؟ بەدڵنیایی ئەو هێزەمان لە پارتەکەمانە وەرگرتووە پارتی دیموکراتی کوردستان کە هەمیشە پارتێک بۆ خاوەنی ئیرادە و هێز بووە هیچ شتێک چۆکی پێدا نەداوە. ئێستا خانمەکانیشمان زۆرن لە کاندیدبووندا لە بەربژێربووندا. بەڵێ پارتی وەکو پارتێکی دیموکراسی دەیەوێت یەکێک لە خاڵە ئەساسیەکان کە بەڕێز مەسعود بارزانی هەمیشە دووپاتی دەکاتەوە مافی ئافرەتان نابێ پێشەل بکرێت. لێرەشدا بۆ بربژێربوونتان و بۆ دەنگ و سەنگتان لە ئایندەدا لە پەرلەمانی کوردستاندا سیاسەتی پارتی و سەرکردایەتی پارتی دەیەوێت بەشێک لەو بربژێرانە ئافرەتەکانمان بن. بەدڵنیای پارتی دیموکراتی کوردستان یەکێک بووە لەو حیزبانەی کوردستان کە هەمیشە پێشەنگ بووە لە هێنانە پێشەوەی خانمان بۆ کای سیاسی لە کای کۆمەڵایەتی کای ئابووری لە هەموو کای جیاوازەکانی کۆمەڵگەدا دەبینین خانمانی بەهێزەیە بە تایبەتی لە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستان خانممان هەیە ئەندامی مەکتەبی سیاسیە لە ناوەندەکان کۆمەڵی خانمی بەتوانامانەیە کە هەمووشان خاوەنی ئەمە بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ نەکراوە دیارە ئەمە مێژوویەکی دوور و درێژ مێژوو کاری لەسەر کردووە و سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان لە 16 ئابی 1946ەوە کە دروست بووە دامەزرێنەرەکەی کە ڕێزدار و پایەدار مەڵام مستەفای بارزانیە هەوڵی لەسەر ئەم چەمکە ئەساسیەوە. پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ئافرەتی بەڕەمزی ئازایەتی و چاونەترسی و بوێری بینیەوە بۆیە لەگەڵ دەستپێکی دامەزرێنیەوە ئەم پارتە لە ڕیزەکانیدا ئافرەت بوونی هەبووە بە خۆشحاڵی و هەتاوەکو ئێستاوە ڕۆژ لە دوای ڕۆژ زیای کردەوە. باشە بچینە نێو پرسیارەکان بفەرمونون. دەتانەوێت وەکو بربژێرێکی پارتی دیموکراتی کوردستان لە چه ڕوانگە و لە چه تێڕوانینێکەوە خزمەت بە هاوڵاتیان و چین و توێژەکان بکەن؟ بەدڵنیایی کار و کارنامەی پارتی دیموکراتی کوردستان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک بەرنامەی جوانی لەخۆگرتووە وەک هەمیشە کە درێژە پێدەری کارنامەکانی پێشووترێتی و دەیەوێت تەواوی ئەم کات و کوردستانێکی بەهێز بنیاتنێ چ لە ڕووی پەروەردەوە چ لە ڕووی تەندروستیەوە چ لە ڕووی وەرزش و لاوانەوە چ لە ڕووی قوتابیانەوە چ لە هەروەها لە ڕووی هەمووی کەرتی پیشەسازی و کەرتی کوشتتوکاڵ کە بە دەقیقراوی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی داوە بە کەرتی پیشەسازی و کوشتتوکاڵ بۆ ئەوەی ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ هەرێمی کوردستان بنیاد بنێت. ئەمە گرنگە بەتایبەتی لە کارنامەی با بڵێن حکومڕانی بە ڕێز مەسعود بارزانیدا زۆر تاکید لەسەرەوە کرایەوە و بنبڕکردنی خاڵێکی ئەساسی کە گەندەڵیە کە ئەم ناوچەی ئێمە بە تایبەتی چاکسازی و چاکسازی بێگومان یەکێک بوو لە خاڵە ئەساسیەکان و سلێمانی پشکی سەرەکی بەردەکەوێت لەو خاڵەدا کە دەکرێت بڵێن گەندەڵی تێدایە کەم تەرخەمی تێدایە خزمەتگوزاری تێدا نییە و هاوڵاتیانی ناڕەزایی زۆر هەن بەرامبەر بە و خزمەتکردن و بڵێن حکومڕانی لەم سنوورەدا دەکرێت بڵێن حکومڕانی نییە حەزبڕانیە لەلایەن چەند کەسێکەوە دەست دەگرێت بەسەر تەواوی داهاتی ئەم شارەدا و خزمەتی ئەم شارەوە داهاتی ئەم شارە لە خزمەتی هاوڵاتیاندا بەکارنایێتەوە. لەناو کای سیاسیە زۆر جار نابێ بڵێ بەداخەوە کە لە کای سیاسیا کار دەکەی بەڵام دەبێت بۆ شاری سلەیمانی خۆشەویست بڵێن بەداخەوە کە ئەو حیزبە دەسەڵاتدارەی لە شاری سلەیمانی حکومڕانی دەکا قۆرخکاریەکی زۆری کردووە دەستی گرتووە بەسەر
داهاتەکانی سلەیمانیدا و هەمومان دەزانین کە ئەم داهاتەی سلەیمانی دەچێتە چۆ و کوێ سەرفی ئەکان ناخرێتە خزمەتی هاوڵاتیانەکانەوە. بۆیە من داواکارم لە خەڵکی سلەیمانی خۆشەویست کە ئەم جارە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان بن بۆ ئەوەی ئەو خزمەتەی پارتی دیموکراتی کوردستان ئەو نموزەج حکومڕانی پارتی دیموکراتی کوردستان لە شارەکانی تری کوردستان هەیە بووە لە سلەیمانیش پێشکەشی هاوڵاتیانی سلەیمانی بکرێت لەبەرەوەی هاوڵاتیانی سلەیمانی شایستەی خزمەتکردنە. باشە کەواتە داوا دەکەن سلێمانی باژیانتان وەکو هەولێر لێکین سلێمانی هاوڵاتیان دەتانەوێت ژیانتان وەکو هەولێر بژانەوە و ئاوەدانی و خزمەتگوزاری و ژیانێکی شایستە هەبێت دەنگ بە پارتی بدەن متمانە بە کاندیدەکان بەدڵنیایی لەبەرەوەی شادەماری ئابووری ئەم سلەیمانیە ئەم سنوورە سلەیمانی دەوروبەری پچڕێنراوە گەشانەوەی ئابووریتیانە ئەگەر سێری بکەین گەنجانێکی زۆر بێکارن ئەگەر بهاتایە پرۆژەی خزمەتگوزاری و هەروەها چ لە ڕێی دامەزرانی کارگەوە بێ چ لە ڕێی کەرتی کوشتتوکاڵەوە بێ کۆمەڵی گەنجی گەنج بخرایەتە سەرکار ئەم پرۆژانە جێبەجێ بکرانایە ئەوە سلەیمانی تووشی ئەم قەیرانی بێکاریە نەدەبوو کە ئێستا بەرۆکی گەنجەکانی لە هۆکارەکان ئەو سیاسەتە با بڵێن سیاسەتە یاخود ناوی چیتر ناوی قۆرخکاری لێدەنی لەم شارەدا ئەوە بۆتە هۆکاری دەستیان ناوەتە بینەقاقای خەڵکی ئەم شارە بە هەموو شتێک بێزاریان کردم باری دەرونیان تێکداون. باشە چراخان ینی بەڕێستان لە سلێمانیدان وە باپیری بەڕێستان کەسایەتێکی دیار بووە و ڕۆڵ و پێگەی هەبووە بەردەوام ڕوبەڕووی نەیاران بۆتەوە ئێستا نەوەکان کە جەنابتانن هاتوون دەتانەوێت هێز بدەنەوە بە سلێمانی چاو نەترسانە ڕوبەڕووی گەندەڵکاران و کەسانێک کە داهاتی ئەم سنوورە دەدزن دەتانەوێت ئەم داهاتە لە خزمەتی هاوڵاتیاندا لە ئایندەدا لە پەرلەماندا بەکاری بێنەوە. بەدڵنیایی لە ڕابردوو تا باپیری من و دەیانی وەکو باپیری من با چەک شۆڕشیان کردووە و هەروە خزمەتیان کردووە کوردایەتیان کردووە لە پێناو کوردستانێکی ئازاد و پێشکەوت و ئاوەداندا. بەڵام ئێمە ئێستا کەنەوەی ئەو خەباتگێڕانەی دەمانەوێت لە ڕێگەی پرۆژەکانمانەوە لە ڕێگەی ئەو بەرنامانەی هەمانە لە ڕێگەی حیزبەکەمانەوە بەدڵنیایی کە پارتی دیموکراتی کوردستانە کوردستان ئاوەدان بکەینەوەوانێ ئارامی بە کوردستان ببەخشین و هەروە خۆڕاگری بین بە هاوڵاتیانی کوردستان بەرامبەر بەو پیلانجێڕیانەی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان. باشە خاڵێک هەیە من زۆر تاکیدی لەسەر دەکەمەوە و زۆریش مەبەستمە هەندێک لە حزب و لایەنەکان لە کاتی هەڵبژاردنەکان و لە پێش هەڵبژاردنەکاندا هەوڵی لاوازکردنی ئینتیمای نیشتیمانی دەدەن بۆ تاکی کوردی دەیانەوێت لە لای تاکی کوردی ئینتیمای نیشتیمانی لاوازکەن. بەڵام هەمیشە و بەردەوام من خاڵێک هەیە کە تەکیدی لەسەر دەکەمەوە نەیاران و ناحەزانی پارتی دیموکراتی کوردستان دەڵێن هەر کاتێک ویستمان ئینتیما یاخود هەرێمی کوردستان بخێنەوە ژێردەستی خۆمان دەبێت یەکەم خاڵ دەست بۆ پارتی دیموکراتی کوردستان کەواتە هەڵگری شۆڕش و تێکۆشان و دڵسۆزی و بەهێزبوونی ئینتیمای نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان. من هەمیشە لە زۆر بەرنمەیە ئەمەم دووبارە کردەوە کە پارتی دیموکراتی کوردستان تاکە حیزبە داکۆکی کارە لە خاکی پیرۆزی کوردستان لە دەستکەوتە نیشتیمانیەکان لە خەڵکی هەرێمی کوردستان بۆیە ئەگەرسەیەکی هەمیشە تیرەکان ڕووی لە پارتی دیموکراتی کوردستانە و سپاس بخوا هەمیشە تیرەکانیش کولن لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان دەستیان بەسەری پارتی ناگات دەست بۆ خاچی پارتی دەبن. بەڵام ئەمە هەمیشە بەڵێ ئەمە وتراوە بەڵام هەمیشە تیرەکان کولن لەبەرەوەی پارتی حیزبی هێز و ئیرادەیە پارتی لە شەستەکانەوانێ بە سەرسەختی دژایەتی ئەگرێت بەڵام هەمیشە بەهێز بووە. لەم قۆناغەشدا ئینشاءالله لە دوای 20 مانگ دەیبینین کە پارتی دەرئەنجامێکی شۆکێنەر بۆ لایەنە ڕکابەرەکانی تۆمار دەکات و باشە ئەمە مەبەستە چراخان ئەم لەم قسەیەدا ڕات دەگرم بەبژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان وەکو گوتم لە سەرەتادا بەهێزەوە هاتوون دەتانەوێت لەم هێزەدا متمانە و دەنگی هاوڵاتیانی سلێمانی بەتایبەتی و هاوڵاتیانەی کە ناکۆکن لەگەڵ ئەو سیاسەتەی کە لەم شارەدا پەیڕەوی دەکرێت دەتانەوێت دەنگەکانی ئەوان بەدەست بێننەوە
بەدڵنیایی من خۆم ئەوەی لەو ماوەی کە گەڕاوە چوومەتە ناو کۆمەڵی خەڵکەوانێک کە پارتیش نییە بەڵام بێزارە لەم دۆخە دەیەوێت بۆ ئەم جارە پارتی دیموکراتی کوردستان تاقیب بکاتەوانێ زۆر گەنج گوێم لێ بووە وتێتی ئەم جارە پارتی هەڵئەبژێرین لەبەر ئەوەی لە هەولێر هەیە لە سلەیمانی نییە ئەو ئارامی و ئاسایشەی لەوێ هەیە ئەو ژیانە ئابووریەی لەوێ هەیە بەڵێ دەیزانم بەڵام هەمیشە چاوترسێنیەک و ڕێگریەکیان لێ ئەگرێ بە ترس بە چاوسورکردنەوە دەیانەوێت زەختیان لێ بکەم بۆ ئەوەی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێرم بەڵام ئەم جارە کۆمەڵێک یان دەتوانم بڵێم ژمارەیەک لە هاوڵاتیان کە ئەسڵەن پارتی دیموکراتی کوردستانیش نین پارتی تاقی دەکەنەوە کەواتە پارتی بەدەر لە دەنگەکانی خۆی بەدەر لە جەماوەرەکەی خۆی دەنگی غێرە تەمۆحی جەماوەری حەزبەکانی بە دڵنیایی لەبەر ئەوەی سلەیمانی و پارتی دوو ڕاحن لەناو یەکدان ناتوانرێت سلەیمانی و پارتی لە یەک جا بکرێت چۆن ئەمە دەڵیت لەبەر ئەوەی سەرەتای پارتی دیموکراتی کوردستان لە سلەیمانیەوە دەستی پێکرد و خەڵکانێکی زۆر پارتی دیموکراتی پارتی بوون بەڵام بە پیلان واکرا کە ئەم دوو ڕۆحە لە یەکدا ببڕن ئێستا دەمانەوێت ئەم دوو ڕۆحە بە یەکتر بگەێنینەوە و ئینشاءڵڵا پشت بەخوا دەیکەین ئەمە کاندیدە بەهێزەکانی پارتی دیموکراتی کوردستان دەتوان ئەوە بکەن بەدڵنیایی پشت بەخوا دووبارە متمانە بگەڕێنەوە بۆ ئەو شارەی کە چەندین ساڵە وەکو گوتم خزمەت نەکراوە بێناس کراوە بەداخەوە ئەم شارە جاران پڕ بوو لە ئەشق پڕ بوو لە گۆرانی پڕ بوو لە خۆشەویستی پڕ بوو لە ڕێز پڕ بوو لە ڕۆشنبیری ئێستش کە پایتەختی ڕۆشنبیریە هەندێک دەیانێت ئەم پایتەختی ڕۆشنبیری ئەم ناسنامەی لێ وەربگرنەوەوانێ بەداخەوە کە زۆر جاڕڵین با بەداخەوە بەکارێنن بەڵام بەداخەوە دەیانێت ئەو ناسنامەی لێ وەربگرنەوە دەبواە ئێستا سلەیمانی یەکێک وایە لە جوانترین شارەکانی عێراق لە ڕابردوودا لە شارەکانی ترەوە دەهاتن بۆ سلەیمانی بەڵام ئێستا وای لێ هاتووە نە لە شارەکانی ترەوە و نە گەشتیارانی ڕووناکەنە ئەم شارە لەبەر ئەوەی هیچ خزمەت گوزاریەکی پێشکەش ناکرێت لەبەرەوەی جادەوبانی نییە لەبەرەوەی شوێنێک نییە گەشتیاریان بۆی بچن چراخانەوە نیە جادەوبان ئێستا حالیەن بۆ با بڵێن ڕاکەڕاکەی هەڵبژاردندا جادەوبانەکان چاک دەکەن کامە جادەوبان ئەو جادەوبانەی کە ئیزدیحاماتێکی زۆر دروستەکە ئێمە تازە شەستیمان هەیە لەوێ 150 هەیە وا 200 دروست ئەکرێت کەواتە دەتانەوێت بڵێن سلێمانی دەبوو لە بری 100 مەتری وەکو هەولێر ئەوە بووکی کوردستان بووە لەبەرەوەی شارێکە لانکەی شۆڕش بووە شۆڕشەکان لێرەوە پرسیارەکەم لەوەدا بوو ئەم حزبانەی سلێمانی ئەو کاتە خزمەت گوزاریان بیر دەکەوێتەوە کە نزیکی هەڵبژاردن دەکەنەوە یا ئەکەونە ئەم جارە خەڵکی پێفری نادرێت لەبەرەوەی خەڵک لەوە تێگەیشتووە یعنی کارەساتە ئێمە لە گەرمەی هەڵبژاردنەکان داین لەلایەکەوە بەربژێرەکان پۆستەرەکانیان هەڵ دەواستن و لەلایەکە شۆ حکوومەت جادۆڕێگەوبانە تێکی ئەدا تێکی ئەدا دەبوو پێشتر یا دەبوو پلانێکی درێژخایەن هەبوایە بۆ ئەوەی کە ئەم شارە ئاوادانکردنەوە و خزمەتگوزاری زیاتر بێت خەڵک لەوە تێگەیشتووە کاک چۆمان باوەڕت بێ لەوە تێگەیشتووە ئەمە کاتی بانگەشێ و هەروەها فریا ناکەون چونکە ئەوەندەی نەماوە ئەسڵەن تەواویشکەن هەروە بەجێ ئێڵن بە چاک نەکراوی باشە خاڵێکی چونکە ئامانجیان خزمەتکردن نییە ئامانجیان خزمەتکردن نییە نەخێر خاڵێکی ئەساستر هەیە کە من زۆر جار باسی دەکەم لە ڕابردوودا گوندەکان خەمڕەوێنی پێشمەرگە بوون چاوساخی پێشمەرگە بوون بەڵام لە ئێستەدا لەلایەن ئەم سیاسەتێک کە جەنابتان باسی دەکەن گوندەکان پەراوێز خراون جوتیاران ئەوانەی کە کشت و کاڵ دەکەن بەرهەمەکانیان خۆشیان نازان چۆن ساخ دەبێتەوە کەسێک نییە ئەوڕیان لێ بداتەوە بە تایبەتی لەم شارەدا یعنی ئێمە لێرەوە بڵین بەڕێزت پێش بەرنامەکە ئاماژۆ بە چەند دەشتێک و چەند شوێنێک یاکە لەم سنوورەدا دەتوانین کشت و کاڵی باشی تیا بکەین و ئەم کشت و کاڵش دووبارە بۆ خزمەتی خۆمان بەکاربێنێ وەکو داهاتێک حتا هەناردەشی بکەین وانە هەناردەشی بکەین کەواتە لێرە هەوڵ نەدراوە ئەم کەسانە لە ڕێی کارەکەیانەوە لە ڕێی پیشەکانیانەوە دووبارە ژیانی خۆیان دروستکەنەوە گوندەکان لە ڕابردوودا لانکەی شۆڕش و کوردایەتی بوون ماڵی
پێشمەرگەکان بوون خۆیان شانبەشانی پێشمەرگەکان هاوکاری پێشمەرگەکانیانە کرد و دیفاعیان لە شۆڕشی گەلی کوردە کرد بەڵام ئێستا دەیبینین ڕێگاوبان نییە بۆ گوندەکان ئەو کارەبان نییە بۆ گوندەکان جوتیار چۆن کوشت و کاڵ بکە لە گوندێکا کە هیچ خەدەماتێکی نییە کە قوتابخانەیەکی جوانیتیانە کە بنکەیەکی تەندروستی باشیتیانە دەکرا گوندەکان بە جۆرێک بەسەرەوەیە تێنەپەڕین تخوا ببوورە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر ئالان چەندین جار ئەم هەوڵانەی یاوە بەڵام ڕێگری دەکرێت لەم سوورە ڕێگری دەکرێت قسەکە لەسەر ئەمەیە لەسەر وەزیرەکە ئێمە قسەمان نییە لەسەر حکوومەتەکە قسەمان نییە کە بۆ خۆشیان بەرپرسان کە بەرپرسانی بەدەر لە پارتی بوون جێگیری سەرۆکی حکوومەت بوون ئەمەیان ڕاست کردووەتەوە کە دەڵێن لە هەولێردا دەستگیرۆیی باشەکرین بەڵام کە داهاتەکە دێتە سلێمانی دەستگیرۆیەکەمان سفرە بێتەوە یانی لە سلێمانیدا سفر دەبێتەوە داهاتەکە دەدزرێت باشە ئەمە یەکێک نابێت لەو خەلەلانی کە بەڕێستان دەڵێن دەستی ئاوەدانی نەگەشتووەتە گوندەکان ئەمە نەک خەلەلە هەر زۆریش خەلەلە ئەگەر تێری بکەین ئێمە دەشتی شارە زوورمان هەیە دەشتی بتوێنمان هەیە کە بە بهترین دەشتن دەکرا بە جۆرە کوشتتوکاڵی تیا بکرایە کە ئەمانە بۆ خۆی سەبەتەی خۆراکین هەناردەی شارەکانی جنوب و حتا دەرەوەی عێراقیش بکرایە بەڵام ئەمان گوندەکانیان کۆر کردوتەوانێ خەڵکیان بێکار کردووە بەمەبەستە چرا خام ینی لە ئێستادا دەبینین پێنجوێن بووە سەرچاوەیەکی باش بژێوی ژانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سلێمانی بەڵام پێنجوێت خۆی بەدەست شتێکەوە دەناڵێنێت کە نەبوونی خزمەت گوزاری و ژانێکی شایستەیە پێنجێن یەکێکە لە شوێنە جوانەکانی کوردستان و لە ڕابردوشتا ئەم پێنجێنی ئازیز لانکەی شۆڕش و کوردایەتی بووە هەموو شار و شارژەکانی کوردستان بۆ جۆرە بووە بەڵام پێنجێن سەرڕێگای بازرگانیە دەبینین نە خزمەت گوزاری هەیە و خەڵکەکەشی بێ ئیشە بەڵام داهاتە جوانەکەی یەت بۆ گیرفانی ئەو کەسانەی کە تەنها خستیانەتە خزمەتی خۆیانەوە داهاتەکەی پێنجێن بۆ خزمەتی خۆیان پێ ناکرێت ینی لەوە داهاتێکەوە بۆ خزمەتی گیرفانی خۆیان پێ ئەکرێ و بۆ چەند ئیشێکی لابەلا بەکاری ئەهێن باشە ئێوە بەڕێستان وەک دەڵێن وەکو بازنەکە گەرمیانیشتان بەردەکەوێت ڕێگەی گەرمیان کە یەکێکە لە ڕێگایەکانی مەرگ زۆرجار باز دەکرێت چەند ساڵە ئەو لەم سنوورەدا نەتوانراوە ئەو سەرڕای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دوو جار پارەی بۆ دابین کردو بۆی تەرخان کردووە بەڵام هەر تەواو نەکراوە بەڕاستی ڕێگای مەرگە من خۆم بەو ڕێگایە ڕۆیشتم بەڕاستی ئەموت خەڵکی گەرمیان چۆن دەبێرم بەم ڕێگەیەدا بڕۆن دەبێت هەر قورئان بخوێنی تا ئەگەیتەوە بڵێ خوای جان بە سەلامەتی بکەیت باش ئەم لایەنانە دەیانەوێت چی بڵێن دەیانەوێت بە خزمەت نەکردن و پەراوێز خستنی ئەم ناوچەیە دەیانەوێت چی بڵێن بە هاوڵات ئەوان تا ئێستا خزمەتیان نەکردووە و خزمەتیان پێ ناکرێت تەنها قسە و هاش و هوشیان هەیە هیچی تریان پێ ناکرێت و دێن شەڕ و بەرۆکی شەڕ و ململانێ بەلایەنەکانی ترێن کەواتە دەتەوێت بڵیت لە ئێستادا باشترین دەرفەتە بۆ ئەوەی ئیتر جارێکی تر ئەم دەسەڵاتەی کە لە سنووری سلەیمانی و دەوروبەرێتی دووبارە دەکرێتەوە من سپاسی جەنابتانەکەم بۆ تەواوی ئەو گفتوگۆیانەی کە لەگەڵ جەنابتانە کردم هەمیشە دەڵێم شانازی دەکەم بە بەبژێرە بەهێزەکان و چاونەترسەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە کە هەمیشە هەوڵتان ناوە هێز و توانای و ئێنەرژێکی باشتان تیابێت بۆ بەرەو پێشچوونی ئەم حکومڕانیە باشەی کە دەتانەوێت بە سلێمانی و بە ناوچەکە کە لە هەولێرەوە چەکەرە دەکات بیگەیەنن دەستان خۆش بێ هیوام سەرکەوتنتانە من ماڵاوای لە بیسەر و بینەرەکانم دەکەم پاشان بەڕێستان دەتوانن بانگەشەی خۆتان بۆ بیسەر و بینەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بکەن بیسەر و بینەری بەڕێزی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی چرا شەماڵ کاندیدی ئەم جارەی بەرنامەی بازنەی هەڵبژاردن بوو کە کاندیدی ژمارە 1290 پارتی دیموکراتی کوردستانە هیوادارم دەنگی پێ بدەن و بتوانن ئەم خانمە بەهێز و چاونەترسە ببەنە پەرلەمان و تا بتوانێت دەنگ و پێگە و پێداگیری لە مافەڕەوەکانتان بکات دیلبان خەسرۆ بەچێتان دێڵم و خواتان لەگەڵ بێت سڵاوێکی کوردستانیانە دەنگدەرانی ئازیز من چرا شەماڵم کاندیدی ژمارە 12 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان هەڵگری بڕوانامەی ماستەرم لە پەیوەندێنەوە دەوڵەتەکان سەرۆکی ڕێکخراوی بیرناسم بۆ توێژینەوەی ئەکادیمی
داواکارم متمانەم پێ ببەخشن تاوەکو ببمە دەنگ و ڕەنگتان لە پەرلەمان داکۆکی لە مافەکانتان کەم بەڵێن دەدەم بە خودا کە لە ئاست متمانەتان بم بەبێ جیاوازی خزمەتی هەموو چین و توێژەکانی کوردستان بکەم.